ئەم منداڵانە بۆ دەگرین وەزعیان بۆ خراپە قالت الجوع فەرمووی لە برسا دەگرین برسیانە بەخوا لاتان غەریب نەبێ ئێستش مسلمان زۆر هەیە ئاواتە خوارد لە فتار بکاتەوە خواردنێ باش بخوا بەخوا نیەتی کو ئێمە ئاگامان لە فەقیرانە کو ئاگامان لە هەژارەکانە تۆ دوعا بکە بڵێ خوایە دراوسەیەکی فەقیر مەبێ یارمەتی بدەم خزمەتی بکەم وتی واللهی لە تاو برسێتی مناڵەکانم دەگرین فەرمووی فأي شيء في هذا القدر وتی کە ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ زۆر شوێنی سونەتەکانی پێغەمبەری خوا کەوتووە صلی الله عليه وسلم هەر شتێک سونەت وایە یەکسەر جێبەجێ دەکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار لە خزمەتی ئەم هاوڵە خۆشەویستەدا ئەبین ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بۆ ئەوەی بزانین ئەم پیاوە کۆمەڵێ مەوقیفی زۆر عەجایبی هەبووە ئێمە مسلمان دەرزیان لێ وەربگرین بە خۆماندا بچینەوە شوێنی تەقلیدی ئەم و ئەو نەکەین بەڵکو شوێنی ئەو پیاوە بەڕێز و خۆشەویستانە بکەوین کە خوا لێیان ڕازی بووە نەک شوێنی کەسانێ بکەوین خوا غەزەبی خۆی بەسەریان ڕژاندووە تەقلیدی کەسانێ نەکەین خوا جەهەنەمی بۆیان داناوە بەڵکو تەقلیدی کەسێ بکە و شوێنی کەسێ بکەوە لەسەر ڕێڕەوی کەسێک بڕۆ خوای پەروەردگار لێی ڕازیە و مزگێنی بەهەشتی پێداون لە دنیادا ئەوە بەختەوەریە بۆ تۆ ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ یەکێکتر لە مەوقیفەکانی یەکێتر لە کردەوە جوانەکانی ئیمامی عومەر کە ئەمڕۆ ئێمەی موسڵمان بەڕاستی کەم تەرخەمیمان زۆر تێدایە لە بەرامبەر ئەو مەوقیفەدا ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێت چۆن لە بەرامبەر هەژاران و فەقیراندا چۆن بووە ئەوانەی کە دەستیان کورد بووە هەژار بوونە نەدارا بوونە چۆن بۆ ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێت نەک مانگی ڕەمەزان 12 مانگە ماشەڵڵا زۆربەی خەڵکی لە مانگی ڕەمەزانە سەخیە بەڵام دوای مانگی ڕەمەزان ناتوانێت دینارێ لە دەستی دەرکەی ئەوە شوێنکەوتنی ئیمامی عومەر نییە ڕەزای خوای لێ بێت ئەوە صیفەتی ئیمامی عومەر نەبووە ڕەزای خوای لێ بێ صیفەتی پێغەمبەری خۆشەویست نییە صلی الله عليه وسلم لەگەڵ هیچ سەحابەیەکدا مانگی ڕەمەزان سەخیە یان زەمانگە دیش مەگە مناڵەکانی ئیسفادی لێ بکەن ئەوە بەڕاستی غەڵەتە ئیمامی ئەسلەم ڕەحمەتی خوای لێ بێت بۆمان دەگێڕێتەوە ئەفەرمێ شەوێکیان لەگەڵ ئیمامی عومەری کوڕی خەتابە بووی بزانیت چۆن ئیهتیمام و گرنگی داوە بە هەژاران و بە لێقەوماوان خزمەتی هەژاران و فەقیرەکان دەکا و شانازیشی پێوە دەکات هەندێک کەسمانەیە خاوەن پارە و پولە ئەگەر بێت و خزمەتێکی کەسێکی هەژار و فەقیر بکە خۆی بە کەم دەزانێت بە عیبەی دەزانێت بە شەرمەزاری ئەزانێت بەڵام نەکردنەکەی شەرمەزاریە نەکردنەکەی ئیمامی ئەسلەم دەفەرمێ شەوێکیان لەگەڵ ئیمامی عومەری کوڕی خەتابە ڕەزای خوای لێ بێ بەیەکەوە بووین ڕۆشتن بۆ لای حەڕە و ئەقیم شوێنەکە لە مەدینە لە شەودا ئەفەرمێ لە جێگایەکی بەرزە ئاگرێکمان بینی ئاگرێکمان لە دوورەوە بینی لەگەڵ ئیمامی عومەردا بووین ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ خەلیفەی ئیماندارانە و هەرچی وڵات و موسڵمان هەیە بەویستی خوا لە ژێردەسیدایە وەکو حوکم بەڵام شەو خەوی نییە و ئیسراحەتی نییە دەگەڕێ بۆ ئەوەی بزانێ خەڵکی نوقسانی چییە وەزعی هەژارەکان چۆنە و فەقیرەکان چۆنە ئێمەش مانگی ڕەمەزان بە دوای هەژارە ئەگەڕێین دوای مانگی ڕەمەزان خۆمان کەڕەکەین زۆر بەمان ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێت دەگەڕێ بەو شەوە تاریکە لە دوورەوە ئاگرێک دەبینێ دەڵێ ئەی ئەسلەم با بڕۆین بەلای ئەو ئاگرە لەوانەیە ئەوە کۆمەڵە خەڵکێک بێ هاتبێتن بەهۆی شەو سەرماوە لەوێدا باری خۆیان خست بێ با بڕۆین بزانن چ پێویستی و یارمەتیەکیان هەیە یارمەتیان بدەین و چیان پێویستە لە خزمەتیان نابێت دیارەوە کۆمەڵە کەسێکی غەریبن دیارەوە کەسانێکن میوانن با بچین خزمەتیان بکەین ئەفەرمێ فەخەرەجنا نوهەڕویل حەتتا ئەتەیناهم ئەفەرمێ بە پەلە بە سەریعی لەگەڵ ئیمامی عومەردا ڕۆشتین بە هەروەلا حتاکو ڕۆشتینە ئەو جێگایە کە ئاگرەکەی لێکراوەتەوە بەڵام
کۆمەڵە خەڵکێک نییە، کەسانێک نییە ڕێبوار بن و کاروانی بن، بەڵکو چییە؟ کەسانێکی هەژارن، نەدارا و لێقەوماون. دەفەرمێ حتى دنونا منهم فإذا هي امرأة معها صبية صغار. تەماشامان کرد ئافرەتێکە ئاگرێکی کردوتەوە، کۆمەڵێ مناڵی وردیشی لەگەڵ خۆدا لە ئاگرەکەدا کۆ کردوتەوە. بەخوا لەم ڕۆژەشدا خەڵکانی هەژار و فەقیر زۆرە، بەڵام بەداخەوە ناڵێم هەمووی، بەڵام دەوڵەمەنە گەورەکانمان نەک هەرم شارە هەموو شارەکانی تر وەڵڵاهی لە برسا مردوونەوە احتیاجن، وەڵڵاهی خۆیان پێویستیان بە یارمەتیە. ئەگەر مریشکێ بۆ مناڵەکانیان بکڕی خێرتەکە، ناڵێم هەمووی، بەڵام زۆربەیان وان دەوڵەمەنە گەورەکان ئەوانەی کە ئەتوانن مزگەوتی ئاوا دروستکەن وازانی کیلۆی تەماتەیەوە بەرایان بەسیتە، بەڵام ئەوانە خۆیان پێویستیان بە یارمەتیە. ئیمامی عومەر وانیە ڕەزای ڕەحمەتی خوای لێ بێ لە خزمەتی هەژار و لێ قەوماوانایە. دەفەرمێ وإذا بقدر منصوبة على النار. تەماشامان کرد ئافرەتێکی هەژار نەدارا بەدیار منجەڵێکەوە دانیشتووە و ئاگری کردووەتە ژێر منجەڵەکەوە. بەڵێ دەفەرمێ ئیمامی ئەسلەم ڕەحمەتی خوای لێ بێت، دەفەرمێ مناڵەکانی ئەم ئافرەتە دەگریان، هاواریان دەکرد و دەگریان و دەکروزانەوە منداڵەکانی ئەم ئافرەتە هەژارەکە بە شەوێک بەهۆی سەرما و شەوەوە گیری خواردووە لەو دەشتەدا. ئەگەر کەسێک چاوی لەو هەژارانەوە نەبێ خزمەتیان نەکا، کێ یارمەتیان بدە؟ ئەوە حەقێکە لەسەر هەموو مسلمانێکی خاوەن پارە و پول یارمەتی هەژاران بدە و تەنها مانگی ڕەمەزان سەخی نەبێ و دوای مانگی ڕەمەزان وەکو منافقەکان وەیەقبیضونا ئەیدیەهم دەستی خۆیان بنوقێنن. دەفەرمێ ئیمامی عومەر کاتی ئافرەتەکەی بینی لەگەڵ کۆمەڵێ مناڵە منجەڵێکیان پێیە ئاگرێکی کردوتە ژێر منجەڵەکەوە، فەرمی سەلام عەلەیکوم، سەلامی لە ئافرەتە کرد، ئافرەتەکەیش جوابی ئیمامی عومەری دایەوە، بەڵام ئیمامی عومەر ناناسێ، ئیمامی عومەر ناناسێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. ئیمامی عومەر فەرمووی ئایا نزیک ببمەوە لێتان؟ فەرمووی بەڵێ نزیک بەرەوە. فەرمووی باشەوە حاڵی ئێوە چۆنە؟ خێرە بەم شەوە تاریکە و سەرمایە لەم دەشتەدا ئاگرێکتان کردوتەوە؟ وتی وەڵڵاهی بڵێم چی؟ بەهۆی سەرماوە، بەهۆی سەرما و بێ دەرەتانیەوە هیچ شار و ناچار بوومە هاتوومە لێرەدا جێگایەک بۆ خۆم بکەمەوە، هیچ شارێکم نییە، لە تاو سەرما هاتووم بەیرانە، شوێنێک نییە بچمتیایە بە حەسێمەوە. قالت قصر بنا الليل والبرد قال فما لي لهؤلاء الصبية يتضاغون. إمام عمر فمي باشا بمشوا التاركة بمشوا السرما وصولا أأمن داوانا بو دقرين وضعان بو أخرافا. قالت الجوع، فرمي لبرسا دقرين برسيانا بخوالاتان غريب نبي ئێستش مسلمان زۆر هەیە ئاواتە خواز لە فتار بکاتەوە خواردنێ باش بخوا، بەخوا نیەتی. کوا ئێمە ئاگامان لە فەقیرانە، کوا ئاگامان لە هەژارەکانە؟ تۆ دوعا بکە بڵێ خوایە دراوسەیەکی فەقیر مەبە یارمەتی بدەم، خزمەتی بکەم. وتی وەڵڵاهی لە تاو برسێتی مناڵەکانم دەگرین. فەرمووی فأي شيء في هذا القدر، وتی ئەی باشە ئەم منجەڵەتی چی تێدایە؟ لەبانە و ئاگرێک لە ژێریدایە. قالت ماء أسكتهم به، وتی وەڵڵاهی هیچی تیا هەیە، بەس تەنها ئاوم تێکردووە، ئاوم تێکردووە بۆ ئەوەی مناڵەکانی پێ دەکەم، بۆی مناڵەکان وا بزانن خواردنە، بەڵام بەس بەخوا ئاوی تایە. ئەمەوێ بەهۆی ئەو ئاگرەوە کە کردومەتەوە منجەڵێکی پڕ لە ئاوم داناوە، سەرم ناوەتەوە، تەنها مەبەستم ئەوەی مناڵەکان بێدەنگ بکەن وا بزانن خواردنێک لەبان ئاگرەکەیە، بەڵام بەخوا بەس ئاویشی تایە. بۆ ئەوەی هەتاکو منداڵەکانم دەخەون مەشغوڵیان بکەم و بێدەنگیان بکەم،
ئەوەندە چاوەڕێی ئەو ئاگرە بکەن هەتا خەویان پیا بکەوێت بە برسێتی. ئیمامی عومەر ڕەضای خوای لێ بێ کاتێ ئەم قسەیە دەبیستێ ئافرەتێکی داماوی هەژار ئاوا لێ قەوماوە وەکو دەڵۆمەنەکانی خۆمان دڵی ڕق نییە. ئافرەتەکە کاتێکە ئەم قسەیەی کرد وتی والله بیننا وبین عمر، خوا لە ڕۆژی قیامەتدا محاسبە بکا لە نێوان من و عومەری کوڕی خەتابە کە ئاگای لە وەزع و حاڵی ئێمە نییە. الله لە بینی ئێمەدایە لە ڕۆژی قیامەتدا لەگەڵ ئیمامی عومەردا، بەڵام نازانێ ئێمە ئیمامی عومەر خۆیەتی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت شکات لە ئیمامی عومەر دەکات لە ڕۆژی قیامەتدا بێ خوا لە بینی ئەو ئیمامی عومەردا بێ ئاگای لە فەقیر و هەژارەکان نەماوە، بەڵام ئاگای لێتی دەدڵنیا بە لەوە لە ڕۆژی قیامەتدا تۆش لەگەڵ فەقیرەکاندا کە وەزعت باشە و یارمەتی فەقیرەکان نادێ ئەڵڵا لە بینتانە محاسبەتان دەکات. ئیمامی عومەر فەرمی ڕەحیمەکی الله وما یودری عومەر بکم، وتی ئەی ئافرەتەکە ڕەحمەتی خوا دێ بێ عومەری کوڕی خەتاب ئاگای لە ئێوە نییە، چوزانی حاڵ و وەزعی ئێوە ئاوایە. ئەوش دووبارە فەرمووی خۆی کردووە بە گەورەی ئێمە، خۆی کردووە بە خەلیفەی ئێمە و بەڵام ثم يغفل عنا الله بيننا وبينه. دووبارە فەرمووی خۆی کردووە بە خەلیفەی ئێمە و گەورەی ئێمە، دوایەوە ئێمەی غافڵ کردووە ئاگای لە ئێمە نەماوە، خوا لە نێوان ئێمە و عومەری کوڕی خەتابە بێ لە ڕۆژی قیامەتە. ئەوە ئافرەتەکەیە. ئیمامی ئەسلەم دەفەرمێ کاتێ ئەم ئافرەتە ئەم قسەیەی کرد ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ ڕەنگی تێک چوو، ڕەنگی بە جۆرێکی وەها تێک چوو، هەموو ناخۆشیەکەت بە ئیمامی عومەرەوە دەبینی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. پەشۆکە چونکە ئافرەتێکی فەقیر شکات لە ئیمامی عومەر دەکات لە ڕۆژی قیامەتە لە خزمەتی خوای پەروەردگاردا. دەبا ئێمەش لەوە بترسین ڕۆژی قیامەت